یەکێتە لەو کەسانەی کە مەلایکە دوعای خێری بۆ دەکات، ئەو کەسانەیە کە خەڵکی فێری خێر و چاکە دەکەن، ڕێگای چاک پیشانی خەڵکی دەدەن. خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ هەمومان. تۆ دەتوانی بە بڵاوکردنەوەی قورئان خۆت بکەیتە ئەم سنفەوە، ئەم جەماعەتەوە. دەتوانی بە بڵاوکردنەوەی وتاری کاریگەر و باش خۆت بخەیتە ئەم شوێنەوە، با خەتیبیش نەبیت. خۆ ئەمە کە باسی دەکەین تەنها بۆ خەتیب نییە، بۆ کەسە نییە کە وتار دەدا، بۆ کەسە نییە کە قورئان دەخوێنە و قاریئە، بۆ کەسێکیشە کە بڵاویشی کاتەوە، حەدیثێک بڵاو کەرەوە، قسەیە خۆش بڵاو کەرەوە، نەک گۆرانی. هەزار گۆرانی بڵاو کەیتەوە مەلایکە یەک دوعای خێرت بۆ ناکە. بەس قورئان بڵاو کەیتەوە، وتاری ئاینی بڵاو کەیتەوە، بابەتی ئاینی بڵاو کەیتەوە، هەم مەلایکەی خوا دوعای خێرت بۆکە، نەک هەر مەلایکە. گوێ بگرن، لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إن الله وملائكته وأهل السماوات والأرض حتى النملة في جحرها وحتى الحوت ليصلون على معلم الناس الخير. خواي گەورە بە گەورەی و دەسەڵاتی خۆی سڵاوات لەسەر کێدا؟ سڵاواتی خوازان چییە؟ خواي گەورە لای مەلایکەکان باست ئەکات بە چاکە، لای مەلایکەکان کە لە خۆی نزیکن، لە مەلایکەکانی ئاسمان دەفەرمێ فڵان کەس دینی خوا بڵاوەکاتەوە، فڵان کەس خزمەتی ئاینەکەی من دەکات، فڵان کەس خەڵکی فێری خێر و چاکە دەکات. خوای گەورە ئاوە باس دەکات لای مەلایکەکان. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: هەموو مەلایکە، هەرچی مەلایکە هەیە لەناو بوونەوەردا هەر هەمووی دوعای خێر بۆ کێ دەکەن، نەک هەر ئەوەندە. فەرمووی هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە، هەرچی بوونەوەر هەیە، ڕۆح لەبەر و بێڕۆح، حتا مێرولەکان لە ناو شارەکانی خۆیاندا. ئێستا کە زانست باسی دەکا هەر نەفەرێک زیاتر لە ملیۆنێ مێرولەی بەرەکەوێ، ئەوەنە مێرولە سەر زەویا زۆرە، یعنی بەراوردی کەی بە مرۆڤ، هەر مرۆڤێ ملیۆنێ زیاتر مێرولە بەرامبەرێتی، واتە ئەوەندە زۆرە مێرولە. ئەزانین دوعای خێر بۆ کێ دەکەن؟ حوتەکان لە ناو دەریاکانە، لە ناو محیطەکانە و ئەتڵەسەکانە، هەمووی دوعای خێر بۆ کێ دەکەن؟ بۆ على معلم الناس الخير، ئەو کەسەی مامۆستایە و خەڵکی فێری چاکە دەکە. مامۆستا مەسمان ئەوە هەیە مامۆستایە و هیچ ئیسفادێکی بە خەڵکی نییە. ئەو کەسەی مامۆستای چاکەیە، واتە ڕێگای خەڵکی، ڕێگای چاک پیشانی خەڵکی دەدات. جا کاتێک کە تۆ وتار بڵاوەکەیتەوە، قورئان بڵاوەکەیتەوە، بابەتی ئاینی بڵاو دەکەیتەوە، قورئان و حەدیث بڵاوەکەیتەوە، هەرچی بوونەوەر هەیە هەمووی دوعای خێر بۆکە. هەمووی دەڵێ خوایە لە فڵان کەس خۆش بە، ئاینەکەی تۆ بڵاو دەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە، قورئان بڵاو دەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە، وتار بڵاوەکاتەوە، خوایە لە فڵان کەس خۆش بە، قورئان و تەفسیر و حەدیث بڵاوەکاتەوە. هەمووی دوعای خێر بۆکە. پێویست پێیت یا پێویست پێی نییە؟ لەوە خۆشتر هەیە بە سەدەها ملیار و ملیۆن و تریلیۆن و نازانم چی ژمارە گەورەکان هەمووی مەلایکە دوعای خێر بۆ دەکات. بوونەوەر مێرولەکان، مێرولە دوعای خێر بۆکە، بۆ لە دەستخۆتی ئەدەی. چی ئیسفادەیە لە گۆرانی دەکەی؟ چی ئیسفادەیە لە فلیم دەکەی بەڵاوی دەکەیتەوە؟ برای بەڕێزم، قورئانەکە بڵاو کەرەوە، دینەکە بڵاو کەرەوە، هەرچی بوونەوەر هەیە سوێن بەخوا ئەو دیوارش دوعای خێر بۆکە. بەپێی قورئان و حەدیث دیوارەکانیش، بەردەکان و دارەکان و هەموو بوونەوەر زیکری خوا دەکەن و دوعای خێر دەکەن. کەواتە ئینشاءڵڵا خۆت لەم خێرە مەحروم مەکە، تەنها ڕێنیشاردەری چاک بە، ئەوەی پێتە بە خەڵکی ڕابگەێنە بەپێی توانای خۆت.